سەرۆک بارزانی لە هەر چێن دەربی دەنجی کورد لەوەیە، دەنجی کوردستانیان لەوەیە. جەنابی سەرۆک بارزانی هەروەکو لە لێدوانەکانی بەڕێزیانیش کە بینیم بۆ پاڵپشتی و بۆ هاوکاری هەم بۆ کوردستان هەم بۆ ڕۆژئاواش و جەنابی سەرۆک کەسایەتیەکی دیارە سەرکردەیەکە لە ناو کوردستان و عێراق و ناوچەکە و لە ناو هاوشە سیاسیەکانی دەوروبەر و دنیا ڕۆڵ و پێگەی خۆیەیە. بۆیە جەنابی سەرۆک وەک پارێزەر و فیداکاری نیشتیمانی هەموو کوردانە بە تایبەتی بۆ ڕۆژئاوا کە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان چەندە بەخەمە بۆ گەلی کورد لە ڕۆژئاوا، هەم بۆ پرسی ئاشتی، هەم بۆ لێک تێگەیشتن، هەم بۆ مافەکانی گەلی کوردستان چەندین پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ جەنابی سەرۆک و جەنابی سەرۆک لەگەڵ وڵاتانی دەوروبەر. ئەمەش نیشانە ئەوەیە کە کورد و کوردستان و جەنابی سەرۆک لێک بەسترایتەوە. بۆیە دڵنیابن جەنابی سەرۆک پاڵپشتی زیاتر بۆ گەلی کوردستان بە تایبەتی لە ڕۆژئاوا دەکات. ئەمڕۆ خوشک و برایانمان لە کوردانی ڕۆژئاوا لە باری سەختدان، هەم لە ڕووی سیاسی، لە ڕووی عەسکەری، لە ڕووی مرۆڤایەتی، لە ڕووی پێداویستیەکان کە دەبینین ڕوبەڕووی زڵم و ستەم دەبنەوە و پێویستیان بە کەلوپەل هەیە، ئاوڕ لێدانەوەیە لەسەر ماڵ و حاڵی خۆیان بەشەکیان ئاوارە و دەربەدەر بوونە. وەکو هەرکەچی نیشتیمانی لە سنووری لەقی 16 لەگەر هەڤاڵانم بەیەکەوە کۆمەکێکی باشمان ئامادە کرد، هینامان پێشکەشی ئەو کەمپەمان کرد کە لەلایەن پارێزگاری هەولێرەوە ڕاگەیاندرایە لەگەر دەستگای خێرخوازی بارزانی وا کەلوپەلی باشن، ژمارەیەکی بەرچاوە جێگایەک دەگری بۆیان و داواش دەکەم لە هەموو هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری هەموو کوردانی خۆشەویست بێن بەشداری ئەو کەمپە بکەن بۆ پێداویستیەکان بینن، لەبەرەوەی منداڵەکان، ئافرەتەکان، پیاوەکان، خەڵکی دانیشتوانی گوندەکانی ڕۆژئاوا، شارەکان زۆر پێویستیان.